دافع عن وحدة العراق وعمل من أجل جميع العراقيين، وحمل على أكتافه قضية العراق والقضية الكردية على حد سواء، ومثل العراق. سەرۆک مامجەلال بەرگری لە یەکڕیزی عێراق کردووە، کاری بۆ هەموو عێراقیەکان کردووە، بەردەوام لە خەمی گەلی عێراق و کوردستاندا بووە. سەرۆک مامجەلال نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی عێراقی کردووە لە کۆبوونەوە بۆ نەنێو دەوڵەتیەکاندا. با درێژایی مێژوو لە خەمی گەلی عێراق و کوردستاندا بووە، پاش ئەوەی بووە سەرۆک کۆماری عێراق بە هەمان شێوەی ڕابردوو لە خەمی میلەتەکەیدا بووە. هەرچەندە بۆ ماڵئاوایی سەرۆک مامجەلال نیگەرانین، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە لەسەر هەمووان ڕێچکەی سەرۆک مامجەلال بگرین. سەرۆک مامجەلال سەمامی ئەمان بوو بۆ عێراق. لێرەدا پێویستە هەمووان کار بۆ یەکڕیزی و یەکگرتووی خاکی عێراق بکەین. دەتوانین لە ڕێی گفتوگۆ و پشتبەستوو بە دەستوری عێراق سەرجەم کێشە و قەیرانەکان تێپەڕێنین. خوای گەورە سەبووری هەموو لایەک بدات. پشت بەخوا لەسەر ڕێچکە و سیاسەتی سەرۆک مامجەلال بەردەوام دەبین. متبنياته سنستمر في جهودنا لتوحيد وطننا وشعبنا بكل مكوناته وقومياته ومذاهبه ودياناته.